هەموو ناوچە گەشتیاریەکان لە ڕێگەی تابلۆوە سەرجەم نرخی شوێنە گەشتیاریەکانمان هەڵواسیوە کە ئەمە کێشەیەک بۆ پێشتر ساڵانی پێشتر بەرۆکی گەشتیارانی گرتو ئەم ساڵێمە لە ڕێگەی هەڵواسینی نرخی سەرجەم شوێنە گەشتیاریەکان وە گاراج و ئەو شوێنانەی کە گەشتیار سەردانیانەکە نرخمان هەڵواسیوە و ژمارە تەلەفۆنیشمانداناوە لەوێ لە ڕێگەی ئەگەر هەر سەرپێچێ هەر شتێکە بێ لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەوە گەشتیاران ئەتوانن بەڕێوەبەرایەتیمان ئاگادارکەن و ئێمەش ئیجراعاتی پێویستەکەین. تا ئێستاش پلانەکانمان زۆر بە باشی ڕوا لەخوا بەزیابێ ئێمە ڕۆژانە لە ڕێگەی تیمەکانی بەڕێوەبەرایەتیمانەوە چاودێری ناوچە گەشتیارەکانەکەین و ئەو گەشتیارانش کە هاتوون بە ڕێژەیەکی زۆریان عەرەبن لە ناوچەکانی خواری و عێراقەوە هاتوون لێرە. ئەڤڕوامیل پارێزگا دووکێ قەزاکێ مەسەرەدانە ناوچە داریاڵە بچاکێری هاڤینگا ئەحمەتە بڕاستی جاکێ خوشە خزمەتەکە باشە هاتیەکردن ئەمەکی برادەرێت هاتی 10-15 نەفەرین جاکێ خوشە و خزمەتەکە باشە محافظە لە بچاکێری دەستخوشی لنگوتکەی ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتی و سەردانیکاران سەردانی دوکانیان کردووە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە کە بە نزیکەی بەپێی ئاماری نافەرمیە ئەمە نزیکەی 50,000 هاوڵاتی و گەشتیار سەردانیان کردووە جگەلەوەی کە ئەمڕۆ گەشتیارێکی زۆری لێ و لە ڕۆژانی ئایندەشا ئەم ڕێژەیە بەرەو هەڵکشانەچێ و ئەمەش لە چاو ساڵی ڕابردووە تەسەورەکەین زیاتر بێ ومێدەکەین کە لە ڕۆژانی داهاتووشدا گەشتیاران بۆ جۆرەی کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە گەشتەکانیان ئەنجامداوە بە دوور بن لە ڕووداوی نەخوازرا و مەلەکردن لە دەم ئاوەکاندا تاوەکو بە دوور بن لە کارەسات.